بینەرانی عزیزی بەرنامەی ڕوودا و مێژوو ڕێز و خۆشەویستی و سڵاوی ئێمە لە ئێوە بێت. بەڕێزان لە پاش ڕوخانی ڕژێمی پاشایەتی لە عێراق و هاتنە سەر حکمی عەبدولکەریم قاسم لەو دەمەدا قاسم یاسای چاکسازی کشت و کاڵی واتە قانونی ئیسلاحی زراعی ڕاگەیاند. ئەم یاسایە بەشێکی زۆری خاوەن مڵک و سەرۆک هۆز و دەرەبەکەکانی کوردستانی تووڕە کرد و ڕاشکاوانە دەنگی ناڕەزایی خۆیان بەرامبەر بەو بڕیار و یاسایی قاسم دەربڕی و بۆ ئەم مەبەستەش ناڕەزایی نامەیەکیان ئامادە کرد تا بیگەیەنە دەست عەبدولکەریم قاسم. بەڵام پاش چاوەڕوانێکی زۆر نەیانتوانی بوو لە بەغدا قاسم ببینن. لەو دەمەدا خوا لێ خۆشبوو مەلا مستەفای بارزانیش لە بەغدا هەبێت. هەر بۆیە خاوەن مڵک و دەرەبەگەکان دەچنە لای بارزانی و نیگەرانی و ناڕەزایی خۆیان دەردەبڕن بەرامبەر بە ڕژێمی قاسم. لە نێویاندا حاجی براهیمی چەرمەگا و کۆخا اسماعیلی تەلان پێشنیازی هەڵگیرستانی شۆڕش و خەباتی چەکداری دەدەن بە گوێی بارزانیدا و ئەویش پشتیوانی خۆی لەو پێشنیازە دەرەبڕێت. هەر بۆیە پێش هەڵگیرستانی شۆڕشی ئەیلول و لە مانگی 1961دا ئەم سەرۆک هۆز و خاوەن مڵکانە جوڵانەوەیکی چەکداریان دروست کرد و ڕوبەڕووی سوپای عێراقی بوونەوە لە دەربەندی بازیان کە حاجی براهیمی چەرمەگا سەرۆکایەتی و قیادەی هێزەی دەکرد. خۆشەویستان بۆ قسەکردن لەسەر چۆنیەتی دروستکردنی ئەم بزوتنەوە چەکداریە و ئاکامەکانی و هۆکارەکانی بەردەوام نەبوون و ڕۆڵی حاجی براهیمی چەرمەگا و سەرۆک هۆزە کوردەکان ڕوودا و مێژوو بە پێویستی زانی میوانداری بەڕێز بەرزانی براهیم کوڕی حاجی براهیمی چەرمەگا بکات کە بەڕێزیان هەم وەک نووسەر و هەم وەک شارەزا لە مێژووی هێزی چەکداری دەربەنی بازیان بە پێویستمانزانی لەگەڵ بەڕێزیان لەو بارەیەوە قسە بکەین. کاک بەرزانگیان زۆر بەخێربەی بۆ بەرنامەی ڕوودا و مێژوو خۆشحاڵ بووین بە ئامادەبوونە. زۆر سپاستان دەکەم کاک فەیسەڵ جان، خۆشحاڵ بووم بەم دیدارە و سپاسی جەنابتان دەکەم بۆ ئەم بەرنامەیە کە بەرنامەی ڕوودا و مێژوو بەڕاستی ئەمە کارێکە کە ئێوە پێی هەستاون لەبەرەوەی کە مێژووی ئێمە بەڕاستی بخەینە بەردەستی نەوەکانی داهاتوومان و وەکو خۆی مێژوو بەڕاستی نەشێوێنین ئەوەی کە هەیە لە کۆڕی خەبات و لە وەزعی ئێستا هەیە ئێمە بتوانین بخینە بەردەمی ئەو نەوانەی دوایین. باشە کاک بەرزانجا، من سەرەتا ئەمێ بەو پرسیارە دەست پێ بکەم هۆکارەکانی دروستبوونی ئەو هێزە چەکداری لەلایەن سەرۆک هۆزە کوردەکان لەلایەن خاوەن مڵک و سەرۆک خێڵەکانی ئەو دەمەوە و ڕوبەڕووبوونەوەیان لەگەڵ سوپای عێراقی لە دەربەنی بازیان بەر لە شۆڕشی ئەیلول پەیوەندی بە چیەوە بوو؟ هۆکاری چی بوو ئەم هێزە چەکداریە ڕوبەڕووی سوپای عێراقی بوونەوە؟ بەڵێ خۆی سەرەتا دەبێت بۆ بگەڕێنەوە دوای ڕوخانی ڕژێمی پاشایەتی و هاتنە سەر دەسەڵاتی عەبدولکەریم قاسم و گەڕانەوەی بارزانی کە لە دەرەوەی وڵات لەو سەردەما کە حکمی پاشایەتی نەما خۆتان ئەزانن کورد لەسەر ئەساسی مادە سێ ئیزرابات و مزاهرەیە کرد لە بەرۆی کە کورد و عەرەب شەریکن لە عێراق. لەسەر ئەو ئەساسە ئەو مزاهرات و ئەو ڕێپێوانان ناکرا. خۆتان ئەزانن عێراق هەم دوای ڕژێمی پاشایەتی و هاتنە سەر دەسەڵاتی حکومەتی ئەوسای عێراق ئەمانە لە دوای 3-4 مانگ بەڕاستی لە وعد و حدودەکانی خۆیان پەشیمان بوونەوە و ئیعلامی بەغا کەوتە ئەوەی کە دژی کوردی ئیعلامی بەغا وای کرد کوردی نیگەران کرد لە وەزە. ینی برایەتی کورد و عەرەب ئەوەی بانگەشیانە کرد هەڵێنەوەشانەوە. بەڵێ نیگەران بۆ کورد ئیعلامی کوردی نیگەران ئەوان عەرەبی کە ئیعلامی عەرەبی کرد کورد نیگەران بوو لەوە. ئەمە ئەو وەزعەشیان کە دروست کرد مەسەلەی ئیسلاحی زەراعی ئەوەش خۆی دەستێک بوو بۆ ئەو مۆزوعە جینا خۆی لە عێراقا و مۆزوعە خۆی لە ئەساسە زانانی و مۆزوعە سەر ناگرێت لە عێراقا دەست هەبوو لەو مۆزوعە دەستی ئیقلیمیش لەو مۆزوعە هەبوو چونکە وەکو پێم وتی کە بەڕەحمەت بێ بەرزانی کە گەڕابەوە ئەوان زیاتر وەکو سەرۆکی حیزبوانە تەعاملیان لەگەڵ مەلا مستەفا کرد. ئەوە هۆکارێک بوو بۆ ئەوە خەڵکی عەشایریش و مڵکەکانیشی عاجز کرد بوو لەوە ئەمانە هەڵسان چوونە بەغا مزەکەرێکیان نووسی کە دەیان بێن بە عەبدولکەریم قاسم. ئەوە بوو پار چاوەڕوانێکی چەندێک چاوەڕوانی کراوە بوو ئەو مزەکەرە نەگەشت لە ڕاستیشە هەندێک خەڵکی تر ژێر پەیوەندیان کردبوو بە لە جێگەی ترەوە بۆ وەزع. وەڵاهی بزەبت من ئەوە زۆر معلوماتێکی وام نییە لەسەر ئەوە بەڵام دیار بوو خەڵکی تر پەیوەندی کردبوو لە ژێر وەزعەکان تێکچوو لەسەر ئاساسیەوە. پەیوەندیەکان دژ بەخواستی سەرۆک خێڵەکە کوردەکان بەرامبەر بە قاسم. ئەوە بوو کە لەو سەردەمەشا بارزانی لە بەغا بوو ئەمانە دیار بوو پەیوەندیان زیاتر کرد بە بارزانیەوە چێلوانە حاجی براهیمی چەرمەگا بوو کە چوونە لای بارزانی قسەیان کرد و دژی ئەو مۆزوعە و ئەعلانی وایان کرد کە شۆڕشی چەگاری دروست بێ. دیارە بارزانی لەوێ بە حکمی ئەوەی کە دەربەدەریدی بوو لە دەروەی وڵات دیار بوو ئەوان زۆر پێخۆشحاڵ نەبوون بە هەرگیرسانی شۆڕش لەو سەردەما.
بووی کێ شۆڕش ئەکا من ئامادەم هاوکاری بکەم لەوانە باوکو مەستا بوو توی من بۆ شۆشە هەڵەسم لە پاشان ئەو مزەکەری دابیان کرا بە عەرەبی و بزەبت ناوی جەریدەکەم لەبەر نییە لە ڕۆژنامەیەکا بڵاو بووە ئەوەی کە من بیست بێتم من زیاتر لە چاوپێکوتنانەکە لەگەڵ کاک کەریمزەند ئەوەی بۆ باسکردم دیارە ئەو خۆی لە بەغا بوو ئەو یادداشتەکەی تەرجەمە کرد و بە عەرەبی و بڵاوکرا بوو. باشە کاک بەرزان ئەگەر بڕێک لەسەر قانونی ئیسلاحی زراعی ئەو یاسایی کە عەبدولکەریم قاسم سەبارەت بە چەکزازی کوشت و خەڵی لەو ڕۆژگارەیە دەری کردبوو، ئایا ئەم یاسایە لە بەرژەوەندی چینی جوتیار و خەڵکی هەژار بوو و لە زەرمەندی خاوەن مڵکەکان بووە ئەمان هێزی چەکداریان بردە دەربەنی بازیان و ڕۆبەڕۆی سوپای عێراقی بوونەوە، یاخود ئەم سەر و خێڵانە لەبەر خاتری خەڵک و جوتیار ئەم هێز چەکداریان دروست کرد؟ ناخۆ بەتاکید خۆ هەمومان نەزانین ئەوە دوولایەنە بوو، هەندێکی بڵێ لە مەساڵحی چینی جوتیار بوو و هەندێکی شیوانە بوو خۆی ئەوە دەستێک بوو من پێشتر باسم کرد دەستێک بوو ئەوە دروستکرا بوو بۆ تێکدانیەوە لە ڕاستیە بۆ تێکدانی مجتەمەعی کوردی بوو بۆ ئەوەی بەڕاستی دیسانەوە جارێکی تو کوردان بە کوشت و خەڵک بە کوشت و مەشاکل دروستکەن لە وڵاتە زیاتر مەوزوعەکەوە بوو بەڵام دوای ئەوەی کە ئەوان هەڵسان بەوە قسمێکی مەسەلە هەڵگیرسانی شۆڕش بوو. تۆری دارێکی ڕۆژنامەوانی ئەمەژ بۆ کردو کە ئەمە یەکەمین پریشکی هەڵگیرسانی ئاگری شۆڕشی ئەیلول، یعنی ئەمە دەستپێکی شۆڕشی ئەیلول بوو. بەڵێ من وەک باسم کرد کە ئەوان ئەو مزەکەریاندا لە بەغا کە گەڕانەوە دوایەوە کە گەڕانەوەی سەرۆک عەشرەتەکان بۆ سلێمانی بۆ شوێنەکانی خۆیان دیارە حاجبی چەرمەگا ڕۆڵێکی ئەساسی هەبووە لە هەڵگیرسانی شۆڕشی ئەیلولا و بەشایەتی ئەو خەڵکانی کە ئێستاش لە حیاتا ماوە. بەڵام کاک بەرزان ببوورە لەو ڕۆژگارەیە خوا لێ خۆش بوو مەلام سەفای بارزانی وەکو پێویست پشتیوانی لەو هێز چەکداریە ناکات، پێشانە لەڵێ من نابمە کەوا سووری بەر لەشکر بکەمە پێشی ئەوە خۆتان دەزمەنە ئیشەکە و منیش ڕەنگە هاوکاریتان بکەم. بۆچی وەک پێویست خوا لێ خۆش بوو بارزانی تەداخلی نەکردووە لە هێزەکەیە لە بزوتنەوەکەیە؟ پێشتر باسم کردوتم لەبەرەوەی بارزانی سەردەمێکی زۆر لە وڵاتی رووسیا مابووە بەڕاستی خەوای ئەو وەزعی کە لە عێراقا دروست بوو بەرزانی بەواستی ئەوە گەڕایەوە کە ڕژێمی پاشایەتی نەمابوو کە عەبدولکەریم هاتبووە سەر حکم و ئەعلانی ئەوەی کرد کە کورد و عەرەب برایە و کەواتە توانین بڵێن مەلام سەفای بارزانی لەو قۆناغەیە لە جۆرێک لە دانوستان و هاوپەیمانەتیە بوو لەگەڵ حکومەتی عەبدولکەریم قاسمە لە بەغاژە بۆیە نەیویست لە بەغا بوو دیار بوو ئەشیویست وەزعەکان تێک دەچێ بەڵام ئەمان کە ئەم وەزع ڕوویدا و ئەوان وتیان ئێوە چێ ئەیکا ئێمە لەگەڵیان ئەمان بەهاتنەوەی ئەمان گەڕا حەزبیان کەوتە گەڕان دیار بوو لەو سەردەمەشا پارتی وەکو پارتی پێی باش نەبوو شۆڕش بکرێ شەڕ بکرێ ینی ئەو شۆڕشە چەگاریە بکرێ بە ژۆری ئەو سەرچاوانی کە من خوێندومەتەوە پێیان باش نەبوو لەو سەردەما ئەو شۆڕشە بکرێ بەڵام بە گەڕانەوەی ئەمان کە ئەگەڕێنەوە حەزبیانی چەرمەگایەتەوە منتیقی خۆی و لە منتیقی خۆیەوە ئەچێتە منتیقی پێش ئەوڵ منتیقەکە ئەچێتە منتیقی شارە زوور لەوێ لە منتیقی شارە زوور ئەچێتە ماڵی کۆمەڵێک لە خزمانی جاف چێتە قەرەگۆل باڵی حاجی تالیبی قەرەگۆل و ئەو خزمانەیە ئەوێ هەموویە کۆ ئەبنەوە دیارە باسی مەسالەی شۆڕش و ئانیان بۆکە زیاتر ئەو کە قسەی کردووە لەسەر مەسەلەی شۆڕش کوێکی ئەوان پێویستوانە هەم دەربەنی بازیان بگرن و هەم دەربەنی خانیش بگرن زیاتر ئەمان منتیقەی شارە زووری هەنداوە بۆ ئەوەی لە منتیقەی دەربەنی خان دەست بە جوڵانەوە بکەن لەویا من لە سەرچاوەیەکا بینیومە مەنگوڕی باسی ئەوە کاڵێ کە من چوومە منتیقەی شارە زوور لەو سەردەما بەڕێز مامجلالیش دیارە لەو سنوورە بووە گەڕاوە ئەڵێ حاج برایمی چەرمەگا بەو نەسەواڵێڵێ وان و دووتیانەوە حاج برایم هاتووە گڕی بەردایە منتیقەکە و ئاگری بەردایە منتیقەکە ئەنی بۆ مەزوعی شەڕکە دروست بێت لەوێ کە اتفاقەکەن لەگەڵ ئەو کۆمەڵ عەشایری ئەوەیە دیارە ئەو اتفاقەوە ئەبێ کە ئەوانە بچن منتیقەی دەربەنی خان بکرن. کاک بەرزان بەپێی شارەزایی تۆ سەبارەت بەم ئەم هێزە چەکداری دەربەنی بازیان ئەو سەرۆکۆزانە کێ بوون ئەو سەر خێڵ و خاوەن مڵکانە کێ بوون کە بەشداریان هەبوو لە هێز چەکدارێکی دەربەنی بازیانە ئەگەر ناویان بەریت؟ دەربەنی بازیان خۆی زیاتر لە عشیرەتی ئێمە وەکو ئێمە
حەزەکەم پێکاتەیەک لە عشیرەتی ئەمە کە پێمان لە عشیرەتی عوزێری هۆزی عوزێری ئەمە پێکاتوین لە چوار تیرە کە پێمانڵێن هەموو ئسمال عوزێری و میراڵی و گۆمەی و قەرەوەسی ئەمانە پێکاتەیەکن پێڵێن عشیرەتی عوزێری ئەمە لە منطقی هەم بازیان لە عشرەتی ئێوە چیتر لەو عشرەتی جافیش بەشداری کردو و چۆ ئاسمایی تەلان بەشداری کردو لەگەڵ ئەو هێزەی ئێوە شێخەکانی منطقەی خوارەوە منطقەی لای ئاغجە لەروانە بەشداریان کردووە ئەمانە هەموو بەشدار بوون لە شەڕی دەربەنە. مامۆستا بێستون لە دیدارێکی تەلەڤیزیۆنیا لەسەر ئەم بەشداری ئەم سەرۆک خێڵانەی شەڕی دەربەنی بازیان ئەماژە بۆ کە دەروێشەکانیشی عەبدولکەریمیش بەشداریان کردو لەم هێز چەکداریە ئەبێت بەشداریان کرد بێ و من ئەوەندەی کە زیاتر معلوماتم هەبێت لەسەر ئەوانەیە کە من بە جەنابتم وت و من مەبەستم لەوە بوو بە بچینەوە سەر باسی ئەوەی کە جەنابەت پرسیارەکە دوا بوو کە شۆڕشەکە چۆن هەڵگیرت. من ئەوم بۆ باس کردی کە حاجی براهیم جوونێنەری و یەکەم دەستپێک بوو لە هەڵگیرستانی شۆڕشەکە و بەداوای لێبردنەوە تەوان باسەکە زیاتر ئێمە لەسەر خودی شخصی حاجی براهیم کە ئێمە باسی کۆمەڵی خەڵکی تر بەناو ناهێنین و جنە خەڵکی تریش ڕۆڵی هەبووە و پێم خۆشە ناوێن بینین خۆشە بۆ مێژوو ئەوەندەی کە پێیان ئەڵێن عشایری جاف لە منطقەی هەم ڕۆزاییەکانە و هەموو عشیرەتەکانی جاف لە منطقەی شارەزوورا بەشدار بوون لەو شۆڕشە ینی ئەوە نەبێ شۆڕشێک بوو بێ بڵێن تاکە کەسێک بەڵێ بەشدار بوون بەڵام تۆ گەڕێتەوە بۆ دەستپێکی ئەوەی کە چێ هەستاوە بە ئیشەکە. یعنی ئەتوانین بڵێن حاجی براهیمی چەرمەگا سەرکردایەتی و قیادەی ئەم بە دڵنیاییەوە توانین بڵێن حاجی براهیمی چەرمەگا و دەستپێکی یەکەمی بووە بۆ هەڵگیرستانەوەی ئەم شۆڕشە وەکو باسیشم کرد کە چوەتە منطقەی شارەزوور و لەوێ لەگەڵ ئەو خزمانی جاف هەموو کۆ بۆتەوە و قسەی بۆ کردوون و دوای گەڕانەوەی حاجی براهیم کە گەڕاوەتەوە لە منطقەی شارەزوور هاتووە بە منطقەی سلێمانیە داوایان لێ کردووە کە نەک لە سەیتەرەی حکومی بن بەناو شاری سلێمانیا چوو خۆ دەزانێ سەردەمە سلێمانی خۆ حکومەتی تیا بوو ئەو توێتی نەخێر بیان لە سەیتەرەکە بە 15 سارەوە لە سەیتەرەکەی ئەربەتی داوە و بۆ هێزۆ داخلی سلێمانی بووە بە بەردەچی سەرا هاتوو خەڵک وەکو چەپڵە ڕێزان لە یاوە لە چەپڵە و تافیان کێشاوە خەڵک. باشە کاک بەرزان پرسیارەکە ئەوەیە لەو ساتە وەختەیە لەو ڕۆژگارە مێژوویە حاجی براهیمی چەرمەگا نە ئاغایە و نەشێخە و نەبەگزادەیە چۆن ئەتوانێت بیسیارە چەکدار بخاتە دوای خۆی و بەناو سلێمانیا بێت و بڕوە چێکی لە کوێ هێنا ئەم پیاوە بۆی سەرکردایەتی و هێزەی دەربەنی بازیان بکات. حاجی براهیم وەکو پێم وتی سەرۆک عشیرەت بوو حاجی براهیم پیاوێک بووە بەعەدای لە عەشایری خۆمان خەڵکی تریش بەکوێیە کرد ینی عەلاقەی خۆش بوو لەگەڵ هەموو تیرە و عەشەتەکانی کوردستانە هەر لە منطقەی پشتدەرەوە بیگرە لەگەڵ خۆ ئافریکا باساغا و لەگەڵ شێحسەینی بۆستچێن لەگەڵ ئەمانەی کە ئاسماعیلی تەلان و بەڵێ لەگەڵ چۆ ئاسماعیلی تەلان لەگەڵ اسماعیل ئاغای پشتدەر ئەمانە لەگەڵمانە هەموو دۆستایەتیە بووە. حاجی براهیم شخصێکی تەبیعی نەبووە و عشیرەتەکەی خۆشی زۆر بووە عشیرەتەکەی خۆی چەگاری زۆر بووە خۆی ئیمکانێتی هەبووە کاک فەیسەڵ. حاجی براهیم پیاوێک نەبووە کە ساحەبی هیچ نەبێ خۆی ساحەبی ئیمکانێتێکی باش بووە ئیمکانێتی ئەوەی هەبووە کە بتوانێت بە نانی خۆی بە چەکی خۆی بە پارەی خۆی ئیدامە بەو هێزەوە بەو شۆڕشەبە. بەڵام زۆر جار لە مێژووە گومان و پرسیار و تەمومژێک لەسەر ئەم حرەکەی هەیە زۆر جار ئەوترێت ئەم حرەکەیە گوماناوی بوو ئایا هیچ گومانێک لەم حرەکەیە هەبووە بە پێی شارەزایی تۆ گومانێک چیانی گوماناوی بۆ مانای کە دەوترێت ئەم حرەکەیە ئەم هێزە چەکداری کە لە دەربەنی بازیان ڕوبەڕووی سوپای عێراقی بێتەوە دەستی ئێرانی لە پشتەوە بوو سەرنجی تۆ لەم بارەیەوە چییە؟ نەئەسڵان پێمانیەوە بێ ئەگەر ئێرانی لە پشتەوە بواە لە دوای دروستبوونی شۆڕشەکە و لە دوای ئەوەی کە دەربەنی بازیان چۆڵەکرێ ئەبووە شتێک دەربکەوتە باکسەوە لە دوای ئەوەی کە شەڕەکەی ئەوان چون دەربەنی خان و دەربەنی بازیانیان گرت و حکومەتی عێراقی ئەلانی کردکەوە ئێوە ئەو سنوورە ئەو شوێنانە چۆڵ بکەن ئێمە لێتانە دەین حکومەتی عێراقی ئەلانی کرد بە ڕسمی بە تارە بەیانی فردا خوارەوە ئەو شوێنانێکەوان گرتیان ئەڵێ بەڵێ ئەڵێ چۆڵیکەن ئێمە لێتانە دەین بەڵام ئەوانیان کرد نەخێر ئەوان چۆڵیان نەکرد و لەو سەردەمەشا کە ئەوان دەربەنی بازیانیان گرت بوو حکومەت داوای سەربازی هەبوو ئەو وەختە وەکو ئێستا نەبوو خەڵک موالید ئەگیرە تا موالیدەکان کە هاتن بە منطقەی دەربەنی بازیانە بڕۆن ئەو هێزانە بەریان گرتن سەیتەرەیان تا نەبوو نیان هێشتیان ئێمە ئەسکەر بە حکومەت نادەین
چەندی خیان ئەو ڕوبەربوونەوەی چەندی خیان ئەو بوونەوە زۆری نەخایەن ینی مسافێکی کەمی خیان ئەو بوو لە 11 حکومت قەسبی کرد حکومت قەسبی کرد و هێرشی کرد خۆشتا نەزانن لەو سەردەما مەسەلەی کورد و یەکەم شۆڕش و یەکەم مەسەلەی چەگاری کورد هەمومان نەزانین کاکە فەیسەڵ ئەو چەکە نەبوو چەکی باش نەبوو دیفاعی پێ بکرێ ئەوەندەی من کە بیستومە لەوانەی کە زیاتر لەوێن و بەرچاوم کەوتووە لەوانەی کە یا مقابلەم کردوون زیاتر لە کاتی چاوپێکەوتنیانە پشتی سەیریان دروست کردووە لە شێوەی مەدفەعی دروستی کراوە بۆ ئەوەی معنەویاتی ئەو خەڵکی پێبەرز بکەنەوە خۆیان دروستیان بەڵێ خۆیان دروستیان کرد و معنەویەتی خەڵکی پێبەرزکەنەوە کە ئێمەش هێزمان هەیە ئەجینا ئەگەر ئەو بگەڕێمە بۆ دواتر جەنابەت پرسیارەکە دوا کرد دەستی ئێرانی ئەگەر دەستی ئێرانی دەپیش بوو ئێران لە پشت ئەم مۆزوعەوە بواە خۆ ئەبواە چاک فیشەک یان ئیمکانەتێکی قسەیاتە بەردەستی ئەمانە نەخێر ئەوە پێم وانیەوە بێ و لە هیچ سەرچاوێکشان مشتی وام نەدیوە لە دوای ئەوە ئەمان کە حکومەتی عراقی لیانەیە شەڕ ئەبێ و تا ئێوارە مقاومات ئەبێ و یەکێ لەوانە مەجید ڕۆستامی برای حاجی برایم لە شیوە سوور بێ و برای کۆغا اسماعیلی تەلان کاکە حەمە لەوێ شەهید ئەبێ و لە هەم لە دوای ئەوانەوە پێم وابێ عوسمان عوزێریش لەو شەڕای بریندارە بێ بەڵێ عوسمان عوزێری و کەسێکی تریش لە عشیرەتی ئێمە لە حسێن بەک شەهید ئەبێ ئەویش بە هەمان شێوە کە جاری وایە مێژوو باسی ئەو ناکە لەو شەهیدا بەداخەوە و لە دوای ئەو کۆمەکانەی کە لە سلێمانی و خەڵکی سلێمانی و خەڵکی کورد پەروەرکە کۆمەگەکەن بینێرن بۆ دەربەنی بازیان بۆ ئەو پێشمەرگانی کە لەوێن ئەوە بوو لە ڕێگا تارە لەیدانێکێ لەوانە عوسمان عوزێری برینار بوو بە بریاری ژیرە باشە کاک بەرزان پرسیارەکە ئەوەیە ئەم هێزە چەکداریە بۆ بەردەوام نەبوو ینی بۆچی نەیتوانی تەمەنی خۆی بەرگری خۆی لە 10 ڕۆژ زیاتر بخایەنێت و دواتر بڵاویان لێکرد کاکە فەیسەڵ هەمومان نەزانین مەسەلەی هێزی چەگار ئەبێ منەظەم بێ تۆ کە ئێمە کە باسی حیزبەکەین حیزب پێکاتەیەکە تەنزیمی ئیشەکاکە ئەمانە مەسەلەی کۆمەڵی عەشایر بووە وەختە ئەو دوای شکستی دەربەنی بازیان و هاتنەوەی دیسانەوە جارێکی تر حکومەت و شکانی ئەوان بە ناچاری لەو سەردەما پارتی کەزانی شەڕگیرسا کار لە کار ترازا اینجا حیزب داخل بوو ئەمانە وەکو پێم وتی ڕێکخراو نەبوو پرسیارەکەی من ئەمەیە ئەم هێزە چەکداریە ناکرێت بە شۆڕش ناویبەرین ناکرێت بە هەڵیشتێنی شۆڕش ناویبەرین بە حکومی کە فکرێک یا استراتیژێکی سیاسی لە پشتەوە نەبوو بەردەوام نەبوو ڕێکخراو نەبوو تەنزیم کراو نەبوو ئەوەندەی کە بڕێک خاوەن مەڵک لە پێناوی پاراستنی مڵکەکانی خۆیانە ڕوبەڕووی ئەم یاسایی قاسم ببنەوە من پێم وانیە وایە کاگەر مەسەلەکە ئەوەیە خۆ حاجی برایم پێویستی بەوە نەبووە کە دژی ئەوە چکە حاجی برایم من پێم وتی باسم کرد لەبەرەوەی ئیمکانێتێکی خۆی هەبوو پێویستی بۆ نەبووە پەلاماری وەزاوە باشە ئەم هێزە ئێستا کاک فەیسەڵ تا ئێستاژەکە تۆم لە حەزە بکەی لە ڕاگەاندنەکان یا لە ساڵیادی 61 11 باریشانی شۆڕشدانن ئێخۆ ئەو شۆڕشە لە ساڵ 11 نوا کراوە بەڵام ئەو منەظەمە نەبووە من وەکو پێشتر باسم کرد پارتی ڕێیوانە بوو ئەوە بکرێ پیادەی پارتی ڕێیان پیانە بووە کرێ بەڵام کە کرامان داخل بوون بەڵام دواتر کادیرێکی دیاری پارتی بە ناوی مەلا ناسیح لەلایەن پارتی و ئەنێرێ بۆ لای باوکت بەلای حاجی برایمی چەرمەگا و لای هێزی دەربەنی بازیان داوایان لێکن کە بڵاوی لێ نەکەن و بەردەوام بن بەڵێ لە دوای ئەوەی کە لە دەربەنی بازیان ئەم هێزە پاشەکشیەکە بەڵێ خۆعافی کامەلا ناسیحەتە لای باوکم داوای لەکام هێزە بڵاوە نەکرێ تازە کار لە کار درازاوە و بەناچاری ینی خۆ ئەوان کەواتە بۆ بڵاوی لێکەن بڵاوی لێ ناکەن بەڵێ ئەوان حاجی برایم کە ئەگەڕێتەوەێت منتیقی چەمی ڕەزان هەموو خزم و کەسوکاری خۆی لەگەڵایە و جنابی مام جەلالی ژێتە چەمی ڕەزان ئەو وەختە جنابی مام جەلالیەتەوێ حلمی علی شەریفیەتەوێ خۆعافیکا هەم عومەر دەبابەیەتەوێ ئەمانە لەوێ بن و مام جەلال لەوێ حاجی برایمە بینی بڵاوی لێ ناکرێت لەوێ و ئەو هێزەی کە لەگەڵ ئەوانە دیسانەوە و ئێعادا بێتەوە مەقەڕ لە چەمی ڕەزان دانێن و پێشمەگە دروستە بێ بەڵام پێشمەگە چۆن دروستە بێ ئێمە وەکو عەشایری عوزێری کە پێماڵەن چوارتایەفەکە لە منتەقەکە دەوری ئەساسی لە منتەقەکە هەبووە و شایەتی خودی مام جەلالیش دەوری ئەساسی لە عەشایری ئێمە بووە لە پەلەکان لە لقەکان دروست کراوە و حاجی برایمێکێک بووە لە
پشتیوانی ئەوانە بە پارەی خۆی بە چەکی خۆی بە ماڵی خۆی پشتیوانی لێ کردو لەبەرەوە درێژە بە خەپاتە درێ دەچەمی ڕزانەوە ئیتر لە شوێنەکانی تریشەوە وەکو ئەو شوێنانەی تر ئێمە ڕەبتمان نییە لە باسەکە لەسەر ئەوە لە شوێنەکانی تریشۆ دەست پێکەوە شۆڕش هەڵەش گیرسی باش ئێمە تەوەری سەرەکی باسەکەمان قسەکردن لەسەر ئەم پانتایە جوغرافیە دیاری کوردستان کە دەربەنی بازیان و ڕۆڵی ئەو سەرۆک خێڵانە و بە تایبەتر ڕۆلی حاجی براهیمی چەرمەکایە باشە کەواتە لە دوای نردنی مەلا ناسیح کادری پارتی بۆ لای حاجی براهیمی چەرمەگا لەلایەن پارتیەوە ئەو کات هەڵوێستی حاجی براهیمی چەرمەگا و بەشداری ئەو لە شۆڕشی ئەیلول و دۆستایەتی ئەو لەگەڵ مەلا مستەفا چۆن دەست پێکات پێشتر باوکم دۆستایەتی هەبوو لەگەڵ بڵێ مەبەسم لەگەڵ ساتەوەختی دەست پێکردن هەڵگیرسانی شۆڕشی ئەیلول ئەخر لە خاتەوەختی شۆڕشی هەڵگیرسانی شۆڕشی ئەیلولا باسم کرد من کە ئەمانە هاتنە چەمی ڕەزان و مقڕات دانرا و خزم و کەسوکاری ئێمە و مەجی ڕۆستەم لەوێ دەوری بووە خوافریکا دوای ئەوە ئەحمە عەبدوڵڵا هەم خزمی ئێمە بۆ خوافریکاوە هەر دەوری هەبووە و عەبدوڵڵای مەلا ساڵح ئەویش نەماوە خوافریکا ئەوەشە دەوری هەبووە و لە خزمانی قەرەوەیسی فەتا خوافریکا ئەمانە کە هیچیان نەماوە نەمانە دەوریان هەبووە هەریەکە پەل و لقی خوانیان هەبوو لە چوارتای فەیسما زێری بوو دەوریان هەبووە بەڵام چییە ئەمانە کە دەوریان هەبووە سەرەکی هەمویان ڕوان لە حاجی براهیم بۆ حاجی براهیم مەچێکی وت پێ نامتوانە لەبەرەوەی عەشایری ئێمە عەشایرێکی یەکگرتوو بووە لەبەر ئەوە گوێیان حاجی براهیم چی پێوتن گوێبیستی حاجی براهیم بوون حاجی براهیمیش بە ماڵی خۆی بە سەروەتی خۆی دامی ئەوانەی کردووە ئەنی کەسێک نەبووە کە زەخت لەوە بکە ئەو سەرۆت و سامانەی کە حاجی براهیم هەیە بووە لە وەختا پێویستی بە هەندێک مەسایل نەبووە کە وەکو لە مێژووە مەسەڵەن جاری وایە یا خەڵک لە شوێنان باسێکەوە باسەکان نەکە حاجی براهیم بە توانای خۆی و بە ئیمکانێتی خۆی و بە ماڵی خۆی و بە کەسوکاری خۆی پشتیوانی لە شۆڕشەکە کردووە زۆر باش دەوترێت لە یەکێک لە کۆبوونەوەکانی خوالی خۆش و بەلا مستەفا لە شاری کۆیە لەو کۆبوونەوەیە ئەو زۆر وەسفی دڵسۆزی و ستایشی حاجی براهیمی چەرمەگاکە و ستایشەکە بەوەی کە ڕۆڵی هەبووە لە خزمەتکردنی شۆڕش و پشتیوانیکردنی شۆڕشە هەتا ئەماژە بەوە کات کە پێویستە حاجی براهیم قەرەبوو بکرێتەوە ئایا حاجی براهیم تەنها لە ڕووی مادیەوە بەشداری و پشتیوانی لە شۆڕش کردووە یاخود وەک بنەماڵە و کوڕ و کەسوکاریشی زەرری ژانیەوە وا لەو کۆبوونەوە تەنها باس لە زەرری مادی ئەکرێکە بە هەزاران دینار مەزەندە ئەکرێت لەو ڕۆژگاریە نەخێر فەیساڵەوە مەسەلا مادە و پارە نەبووە من وەکو شارەتم پێدا ئێمە کە بەشدار بووین لە شۆڕشا بە سەروەت و سامان وە بە خوێنیش لەگەڵ ئەوە بڵێ حاجی براهیم ڕازی نابێ بەو قەرە بوو داواکە کە ئەو پارەیەدا بەشکرێ بەسەر کەسوکاری شەیدان و خەڵکی هەژارە بەڵام ئەی زەرری ژانی با من ئەو پرسیارە بکەم لە کەسوکاری حاجی براهیمی چەرمەگا و پشتیوانی کردیان لە شۆڕش چەند لە خانەوادەکەی ئێوە کوژراون و شەید بوون لە ساتەوەختی ئێمە لە دوای شۆڕشی دەربەنی بازیان کە ئەوە کە باسم کردکەیتەوە بۆ چەمی ڕەزان لە ساڵی 63 شەید عەبدوڵڵا ئامۆزامە ئەوە لە 63 کە هێرشە گەورەکە بوو ئەو شەهید بوو ئامۆزامە و ئەوە شەهید بووە بەڵێ چەند کەسی تر مەسەن خانەوادەکەی ئێوە چەند کەس وڵا بەدەیان شەیدمان ناوە بەڵام ئێستا لەوانەیە زۆر هەمووی ملات لە خەیاڵ نەبێت فەیسەڵ ئەجینا ئێمە هەم بە ماڵ هەم بە خوێن بە هەموو شێوەکان لەگەڵ شۆڕشا بووین وەکو باسم کرد من کە لە کۆیە ئەوە کۆبوونەوە ئابێ و بەرزانی هەڵەسێ ستایشەکانمە بەستی لەوەیە کە حاجی براهیم دەوری هەبووە حاجی براهیم پێویستی حاجی براهیم بەو شێوە جوابەتۆڵێ من پێویستیم بە پارە نییە ئەوان ئەو خەمڵێن ئەوان باسیەکەن بە مەلاین دیناری ئێستا بۆ حاجی براهیم کردی من پێویستم پێ نییە یعنی من مەبەستم لێ حاجی براهیم بۆ پارەوە ئەوەی نەکردووە حاجی براهیم بۆ باشە مەسەلەی کورد بووە باوکت لە شۆڕشی ئەیلولا ئەبێتە ئەندامی ئەنجومەنی سێکرداری شۆڕش چۆن ئەکرێتە ئەو دواتر چۆن جۆرێک لە گرژی و نیگەرانی لە نێوان دۆستایەتی ئەو مەلا مستەفا تێکەچێت چۆن ئەکرێتە ئەندامی ئەنجومەنی سێکرداری شۆڕ و چۆن لێک جیابنەوە ئەگەر ئەوە پێش ئەوەیە پێش ئەوەیە کە دوای ئەوەی کە کۆیە ئەو دوای ئەو مۆزوعاکە ئەوە کە باوکم ئەبێ بە ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی دوای ئەوە مشکلەی باڵی مەکتەبی سیاسی و مەسەلەی خوێنەوارەکان بڵین کە وەختێک لە ناو حیزبا بوو ئەوە دروستە بێ لەوێوە گژیەکە دروستە بێ لەگەڵ بارزانیە لە کۆنگری ڕانیە کۆنگری شەشی پارتی پێم وایە چوارە یا شەشە کۆنگری شەشی ئەوان بەشدار نابن
نا جنابی مامجا بەشدارە بێ ناخوافیکانە مامۆستا برای محموو بەشدارە بن ئەمان لێ بەشداری حاجی برایمی بەڵێ ئەوان بەشدارە بن بەڵێ بەشدارە بن لەوێ و لەوێ دیارە کۆمەڵی خەڵکیش بان کراوە بۆ محاسەبەکردن یەکێک لەوانە باوکتە بێت بەڵێ یەکێک لەوانە باوکمە بێ بۆچی محاسەبەکرێن لە پێناویشی خۆی خۆش و بەرزانی پێشتر لە کۆبنەوەکان ئاستایشی ڕۆڵی حاجی برایمی کردو بەڵام دواتر لە کۆنگرەی شەشە جۆرێک لە گرژی و تێکچوونی دۆستایەتی لەوانە ڕۆیە هۆکاری تێکچوونەکە چی بوو؟ کاک فەیسەڵ پێشتر من ئیشارەتم پێدا خۆ تەزانی سیراعی سیاسی کارێکەکە کە ئینسان براش لە براکە ئەمە سەر سیراعی سیاسی بووە ئەو وەختە باڵی مەکتەبی سیاسی دروست ببوو کەواتە هۆکارەکە ئەتوانین بڵین هۆکارەکە ئەو بوو حاجی برایمی چەرمەگا پشتیوانی لە باڵی مەکتەبی سیاسی کردو بەڵێ حاجی برایمی چەرمەگا پشتیوان چکوێکی هەموو کەس سوکارەکەی ئێمە لەو سەردەما کە لە چەمی ڕەزان بووە لەگەڵ جەنابی مام جەلالە بڵێ ئەوانیش ئەویان بۆیان ئەزانی کە حاجی برایم بە هەموو توانای پشتیوانی لە باڵی مەکتەبی سیاسی مام جەلالەکە بۆ باشکرا دیار بووەوە بۆیە لە کۆنگری ڕانیەکە خەڵکەکان کە بانگەکرێن و لەوێ حاجی برایمی ژێبێکێ لەوانەی کە بەڕاستی لەگەڵ بەرزانیا تێگەچێ و زیاتر تەبعاً خۆ ئەمەش دەست بووە لەو مۆزوعات چکە خەڵکی تر هەبوو لەو مۆزوعا هانی ئەو وەزعیدا و بۆیە وەزع تێک بچێت زۆر باشە کاک بەرزان پشوویەک وەرەگرین و دواتر بەردەوامین بەڕێزان پشوویەک وەرەگرین و دواتر دێنەوە وڵاتن